بانکی ناوەندی عێراق لە چوارچێوەی پرۆژەیەکدا بەناونیشانی دەستپێشخەری بانکی ناوەندی بۆ پێدانی قەرز بە پرۆژەی بچووک و مامناوەند بڕی 5 میلیارد دۆلاری تەرخان کردووە بۆ ئەوەی لە ڕێگەی بانکە حکومی و تایبەتیەکانەوە بیداتە خەڵک بۆ ئەنجامدانی پرۆژەی بچووک و مامناوەند. قەرزەکە هیچ سوودێکی ناچێتە سەر، تەنها کرێی خزمەتگوزاریەکە لە قەرز وەرگرەکە وەردەگیرێت کە 5.5 کۆی گشتی قەرزەکەیە. ئێمە زیاتر قەرز دەدەین بەو پرۆژانەی کە دەستی پێکردەوە بەهۆی قەیرانی داراییەوە وەستاوە یان کێشەی پارەدارکردنی بۆ دروست بووە. بۆ پرۆژە نوێیەکانیش دەبێت لێکۆڵینەوەی کەڵکیان بۆ بکرێت بۆ ئەوەی بزانین کە تا چەندێک پرۆژەکە سەرکەوتوو دەبێت ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە بۆ ئێمە وەک بانک باشترە باڵپشتی زیاتری ئەو پرۆژانە بکەین کە پێشتر کاریان کردووە تەنانەت ئەگەر 1 ساڵیش بێت دامەزرابێت. بازاڕی هەولێر بۆ کاخەزادارایەکان نوێنەرایەتی یەکێتی بانکە تایبەتیەکانی عێراق دەکات بۆ ئەم پرۆژەیە. بەشێک لە بانکەکانی باشووری کوردستان خۆیان تۆمار کردووە بۆ وەرگرتنی قەرزەکە لە بانکی ناوەندی عێراق بۆ ئەوەی دواتر بیدەنە ئەو هاونیشتمانیانەی کە پرۆژەکەیان هەیە و پێویستیان بە قەرزە. هەریەک لە بانکەکانی جیهان و کوردستان کارەکانیان تەواو بووە و بڕی 2 میلیارد دیناریان وەرگرتووە. هەریەکە لە بانکەکانی ئارتی و هەولێریش لە سەروبەندی تەواوکردنی ڕێکارە یاسایەکانن بۆ ئەوەی قەرزەکە وەربگرن. ئامانج لە پێدانی ئەم قەرزانە بەکارخستنی پرۆژە لە کارکەوتوەکانە کە بەهۆی قەیرانی داراییەوە نەیانتوانی بەردەوام بن لە کارکردن و ئێستا پێویستیان بە دووبارە پارەدارکردنەوە هەیە بۆ ئەوەی بکەونەوە کار. ئەم جۆرە قەرزانە سوودێکی زۆریان بۆ کۆمەڵگا هەیە چونکە خزمەتی ئەو چینە دەکات کە گرنگی بە پرۆژەی بچووک و مامناوەندەکان دەدات. لەم کاتەشدا ئەو جۆرە پرۆژانە پێویستیان بەلایەنێکە هاوکاریان بکات بۆ ئەوەی ڕزگاریان بێت لەو قەیرانەی تێیدا. قەرزەکانی لای ئێمە تا 50 میلیۆن دینار دەبێت. ئەگەر پێویستت بە 6 میلیۆن یان 10 میلیۆن یان 15 میلیۆن بێت دەتوانیت وەری بگریت. قەرزەکە بەپێی پێویستی قەرزوەرگرەکە و پرۆژەکەی دەبێت کە پێویستی بە چەندێک پارەیە. پێشمان باشە کە هاوڵاتیان سەردانی بانکەکان بکەن بۆ ئەوەی ڕێنمایی پێویستیان دەست بکەوێت بۆ وەرگرتنی قەرزەکە. ئامانجێکی دیکەی پێدانی ئەم قەرزانە دامەزراندنی پرۆژەی نوێ و دەستەبەرکردنی هەزاران هەلی کارە کە لە کۆتاییدا کاریگەری ئەرێنی لەسەر بازار و ئابووری باشیر و کوردستان دەبێت. هەر هاونیشتیمانیەک خاوەنی پرۆژەیەک بێت دەتوانێت لە ڕێگەی بانکە تۆمارکراوەکانی باشووری کوردستانەوە داوای قەرزی تایبەت بکات کە بڕەکەی لە 10 میلیۆن دینار تا 50 میلیۆن دینار دەست پێ دەکات. بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتوودا بانکی ناوەندی ئاستی قەرزەکە بەرز بکاتەوە بۆ 100 میلیۆن دینار. لەلایەن هەریەکە لە یەکێتی بانکە تایبەتیەکانی عێراق و بازاڕی کاغەزەتدارایەکانی هەولێر ڕاهێنان بەو هاونیشتیمانیانە دەکرێت کە داوای قەرز دەکەن و پاشان لێکۆڵینەوەی کەڵک بۆ پرۆژەکانیان دەکرێت بۆ ئەوەی خاڵە بەهێز و لاوازەکانی پرۆژەکەیان دەستنیشان بکرێت و هاونیشتیمانیان بە کەمترین مەترسی دەست بە پرۆژەکانیان بکەن. جیاوازی نێوان ئەم قەرزە و سەرجەم قەرزەکانی دیکە لەوەدایە کە ئەم جۆرە قەرزە هیچ سوودێکی بانکی لەسەر نییە. ئەمە جگەلەوەی کە بۆ وەرگرتنی قەرزەکە هاونیشتیمانیەکە پێویست ناکات بڕواتە بانکەکە و داوای قەرزەکە بکات. بەڵکو لە ڕێگەی ماڵپەڕێکەوە بە ناوی تەمیل.com دەتوانێت فۆرمی داواکاری وەرگرتنی قەرزەکە پڕ بکاتەوە و لەلایەن سیستەمەکەشەوە ناو و کۆدی نهێنی بۆ بەکارهێنەرەکە دەگەڕێتەوە. تەنها لە ماوەی 1 هەفتەشدا دەبێت بانکەکە پێدانی قەرزەکەی پەسەند کرد بێت.